زۆربوونی ژمارەی کوشتن لەگەڵ دروستبوونی حکوومەتی کوردیە لە ساڵی 91ەوە دەست پێ کردووە. واتە ڕاستە لە ئێستادا ڕێژەی کوشتن زۆر زیادی کردو بۆتە دیاردا. بەڵام لەگەڵ دەست بەکاردبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 92ەوە لە باشووری کوردستان و بە تایبەتیش لە هەرێمی کوردستاندا ڕێژەیەکی زۆری تۆمار کردووە. بێگومان زۆری کێشەکان یەکێکە لە سەبەبە هەر ئەساسیەکانی زۆربوونی ژمارەی کوشتن. حکوومەتی کوردی لەگەڵ دروستبوونیەوە کێشەی ئابووری سیاسی ئیداری هەیە، جۆرەها کێشەی کۆمەڵاتی هەیە کە دەسەڵاتی کوردی بە تایبەتی لی بەرپرسە، ئەوە یەکێکە لە سەبەبە هەر ئەساسیەکان. بەشێکی تر لەو کێشانەی کە سەبەبی ئەساسی کوشتنە بابەتی داڵدەدانی تاوانبارانە یاخود تۆمەتبارانە لەلایەن بەرپرسانی حکومی و حیزبیەوە. زۆر جار بە ڕێژەیەکی ئەوەندە زۆر داڵدەدراون کە هەر یەکێک لەو بکوژانە جاری دووهەم و سێهەم و چوارەمیش دیار ینی بکوژە، ینی چەند جارێک بکوژ نییە، چەند جارێک بکوژە. بۆیە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین حکومەت لی بەرپرسە. لە هەمان کاتدا ئەگەر دیقەت بدەن لە دەیان ساڵە دام و دەستگا حکومی و حیزبیەکان چەک ئەبەخشنەوە لە بریەوەی کە کۆنتترۆلی چەک بکەن لە هەرێمی کوردستاندا و نەهێڵن دیارەی چەک هەڵگرتن زۆر بێ بۆ خۆیان بەشێکی ئەساسین. ئەگەر دیقەت بدەن لە چەند مانگی ڕابردوودا کوشتنێکی زۆر ڕۆژانە کوشتن هەیە، بەشێکی لە ناو دادگاکان و مرکزەکانە ئاشکرا بێت، بەشێکشی هەر ئاشکرا نابێت و نیانە ناو دادگاکانەوە. دیقەت بدەن لە بریەوەی کە قەدەغەی چەک هەڵگرتن بکەن لە هەرێمی کوردستاندا لەلایەن کوڕی بەرپرس و کەسوکاری بەرپرسانەوە بۆ خۆیان بەرپرسان چەک ئەبەخشنەوە، ئەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی دادگاکان و مرکزەکان لە بریەوەی کە بارگرانی سەرخەڵک کەم بکەنەوە بۆ خۆیان بوونەتە بارگرانێکی زۆر بە سەرخەڵکەوە. ئەو دەستگا میدیایانی کە زۆر ئەیانەوێت ڕچاوی ئەم ئەخلاقیاتە بکەن ئەکەونە هەڵەی جۆرە و جۆرەوە، بەڵام ئەمە دەعەن پاساو نییە بۆ ئەوەی کە دەستگا میدیایی هەڵە بکاوە بکەوێتە ناو کارێکەوە کە دوور بێت لە ئەخلاقیات و مۆراڵی میدیاییەوە. بۆیە ناچارین ئێمە لەگەڵ گەشەکردنی ئامڕازە میدیاکانە بەردەوام ئەم جۆرە پرەنسیپانە دووبارە بکەینەوە بۆ میدیاکارەکە. چۆن یاساناسێک یاخود پارێزەرێک یاخود دادوەرێک مەفرۆزە یاسا ڕەچاو بکە بەڵام هەندێک جار ڕەنگە بکەوێتە هەڵەوە، چۆن کەسێکی سیاسی مەفروضە ئەخلاقیانە مامەڵ لەگەڵ کەسی سیاسی بکار بەڵام ئەکەوێتە هەڵەوە. بە هەمان شێوە میدیاکاریش مرۆڤە، ڕەنگە لە ئەنجامی کاری میدیای ممارەسەی میدیاییە بکەوێتە هەڵەی جۆرا و جۆرەوە. هەر بۆیە ئەبێ بەردەوام تەڵقین بکرێەوە، ئەبێ بەردەوام لێی دووبارە بکرێتەوە کە تۆ مامەڵە لەگەڵ کەسێکی هەستیارە ئەەکەی، مامەڵە لەگەڵ عواطیف و هەست و سۆزی خەڵکاکەی، مامەڵە لەگەڵ خێزاناکەی، مامەڵە لەگەڵ ڕەفتاری ئێماکەی. میدیاکار مەترسیێکی گەورەیە ئەگەر نتوانێت ئەم جۆرە ئەخلاقیات و پرەنسیپانە ڕەچاو بکە و ڕەنگە ببێتە یعنی لە بری ئەوەی قازانج بە کۆمەڵگە بگەێنە بێتە زیانێکی گەورە، هەچۆن ئیستا لە حاڵتەکانی تونند و تیژی ئەوانە هەستی پێ. وەکو چاودێرێک هەمومان ئاگامان لێیە دەستگای میدیایی لە هەرێمی کوردستانە هەندێک جار ئاگای لە خۆی نییە دەورێکی خراپ ئەبینێ. ئێمە لە شەڕی ناوخوا هەمان ئەحساسمان پێکرد کە دەستگای میدیای چ دەورێکی خراپی ئەبینێ. ئێستا لە ئەو شەڕە ساردەی کە لە نێوان حیزبە سیاسیەکانە هەیە لە هەرێمی کوردستانە و ئەو پەیجە سێبەرانی کە هەیە و ئەو فەزایی کە دروست بووە کە بە ئازادانە خەڵک استغلالی ئازادیەکە و تەشهیر بەرامبەرەکانیەکە ئەنواع و ئەشکال ناو ناتۆرەی بۆ دروستەکە و ئێستا تەکنیکی میدیایی بە شێوازێک وە گەشەی کردووە کە ساختەکردن لە هەواڵە زۆر بۆ تەکارێکی ئاسایی کە ئەمە بەڕاستی زۆر یعنی بە نێگەتیڤ کەوتوتو لەسەر وێنای میدیا لە دەرەوە. هەر بۆ ئێستا پردی متمانە لە نێوان هاوڵاتی و میدیا لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵێن ئەو پردە لاواز بووە خەڵک سقە و متمانەی بە هەواڵانە کەم بووەتەوە، ناڵم نەماوە کە لە دەستگا میدیاکانە بڵاو بێتەوە، چونکە ئەزانێ دوجار ئەم دەستگا میدیاکاتی هەواڵە بڵاوکاتەوە بۆ ئەجەندای بڵاوکردنەوەی ئەم هەواڵانە بۆ ئەجەندایەکی تایبەت دووری ئەخاتەوە لە پرەنسیپ و لە ئەخلاقیاتەکان. کاتێک کە تۆ تەنها بیرت لای ئەوە بوو کە دەستگا میدیاکەت ئەجەندایەک تاحقیقەکە و فەلسفەیەکی لە پشتەوەیەوە لە پێناو ئەمە بە قوربانی بی بە مزداقیت، قوربانی بی بە بابەتی بوون، قوربانی بی بە هاوسەنگی، بەڕاستی ئەمە دوورەکەوێتە لە کاری میدیایی. میدیا
ئەبێ پرۆفشناڵە مامەڵە بکەوە ئەبێ هەواڵەکە وەکو خۆی بگوازێتەوە بەڵام من پرسیارەکە ڕۆبەڕۆی جناب بکەمەوە ئایا دەستگای میدیایی لە هەرێمی کوردستانە ئەتوانن هەموو هەواڵەکان هەموو زانیاریەکان وەکو خۆی بڵاوکەنەوە بەدڵنیاوە پێ دەڵێم نەخێر دەستگای میدیایەکان لە هەرێمی کوردستانە ناتوانن هەموو هەواڵەکان و هەموو زانیاریەکان وەکو خۆی چۆنە بڵاوی بکەنەوە بە علمانی و بە ئیسلامیەوە چونکە هەمووی ئەجەندای لە پشتەوە من وازانم مافی خۆشیان چونکە دەستگای میدیایی کاتێکە وتی من ئەجەندایەکم کە من فەلسفەیەکی سیاسی لە پشتمەوە ئەبێت تحقیقەوە ئەجەندای بکە تحقیقی ئەجەنداکە ئەوەی لێ ئەخوازێ کە هەندێک هەواڵ واز دەبێنێ و هەندێک هەواڵ بڵاوکاتەوە فۆکس بخاتە سەر هەندێک وێنە هەندێک ڤیددیۆ شیرکە هەندێک هەواڵ فەرامۆشکە کەسایەتیەک ئیبراز بکە کەسایەتیەک فەرامۆشکە ئالەم منە کاری میدیایی ونەبێ ئەوەی کە ئەسلی کاری میدیایەکە مەفرۆزە تۆ وێنەکە واقعەکە و خۆی بگوازیتەوە بەڕاستی لە کۆمەڵگایەکە ئەژین ئەم کۆمەڵگایە هەمیشە کە لە دەستپێکردنی پەروەردەمانەوە دەست پێ دەکات منداڵ بە تایبەتی کوڕانمان کە لە تەمەنی 6 مانگەوە هەتا 5 ساڵ بەڕاستی ئەبێ پەروەردەیەکی وای بکەین کە جیاواز نەبێت لەگەڵ پەروەردەی کچەکەمانە کوڕەکان نەکەین بە پیاو سالاری و هەموو شتێک قەراری خۆیان بن کچەکانیشمان ژێردەستە بکەن بۆ ئەوەی لەو پەروەردەی کە لە مناڵیەوە بەردەست دەکرێت و یان فێر دەکرێن ئەمانە لە گەورەیە کە گەورە دەبن وا دەکەن کە ڕێزی بەرامبەرەکانیان بگرن بەڵام بەداخەوە لەبەرەوەی ئێمە پیاوسالاری هەمیشە ئەنجام دەین لە ناو کۆمەڵگاکەمانە وە کەسانی توموتیش بەرهەمەهێنین چونکە هەر لە مناڵیەوە پاشایە و ئاغای ماڵەکەمانە قەراری هەموو شتێکیا بەسەر دایکەکەشا و بەسەر خوشکەکانیشە ئەمە وای لێ دەکات لە گەورەبوونە زۆر بە ئاسانی ئەتوانێت دەمانچێ هەڵگرێت و کەسێک یەکسەر بکوژێ بۆ چونکە ئەونا بەهێز کراوە لە ناو جەستەی خۆیدا کە تۆ کەسێکی زۆر بەهێزی کەسێکی هەموو شتێگەتوانی تۆ پیاوی تۆ کوڕیت تۆ ئاغای ماڵەکەمانیت هەموو شتێگەتوانی بکەیت وای لێ دێ زۆر بە ئاسانی لای ئەتوانێت کەسێکیش لە ناو بەرێت ساڵی نەوەکانە کە لە ڕەوەکەوە دەستمان پێکردووە لە شەڕی براکوژیمان هەبووە ئیتر جەنگی مەسەلەن برسێتیمان هەبووە بە زۆر جەنگا ئێمە تێپەڕیوین لەم جەنگانەدا ئێمە ئەنجامەکانی ئەبینین ئەم منداڵانە لە ناو جەنگا گەورەمان کردوون و فێری توموتیژی بوون ئەوەی کە لایەنەوە ئەزانن هەچ کەسێک لە ناو جەنگا کە ئەبێت ئیسان هەر بە چەک جوابی هەموو پرسیارێک باتەوە فێرمان نەکردوون هەتا ئێستا لە ناو خۆماندا بە خۆشەویستی مامەڵە لەگەڵ یەکتری بکەین و بۆ پەروەردەی یەکسان بۆ ئەم کەسانە ئەنجام بدەین لەبەرەوە زۆر گرنگە بۆ ئێمە لە ناو پەروەردەکەمانە دیسانەوە مناڵمان مناڵی جەنگن دووبارە ئەبێ ئیش لەگەڵ ئەم منداڵانە بکەنەوە ناکرێت لە میدیایە بەڕاستی ئێمە زۆر جار من نەیبینم لە ناو میدیاکانە دەنگێک بڵاوەکەنەوە ئەڵێ کەسێکمان کوژرایان کەسێکیان لە ناو بردووە پێویستەکە میدیا بەڕاستی بە دواچوونی ئەم بابەتانە بکات و بە دواچوونی قوڵتری بۆ بکاتەوە هەر سەتحەیەک نەبێ و بنووسێ و بە پەلە و بۆی مەجموعەیە خەڵک تا مەزروویەتی ئەو بەرنامانەی کە ئیمڕۆ بڵاوەکرێتەوە لایەن خۆش بۆ پێی مرتاح بن بەڵام گرنگە زۆر داوا ئەەکەم لە هەموو میدیاکان لە میدیاکارەکان بە قوڵی بچنە ناو ئەم بابەتانە و هەتا سەرچاوی مەوزوعەکە چونکە هیچ کەسێک لە هەوانتە ناکوژرێت ئەگەر ئەمە شتی لە پشتەوە نەبێ و دەستی تیان نەبێ و پەروەردەیەکی خراپ نەبێ و هیچ دوو خەڵێکیش لە خۆیەوە هەڵ ناکات